لەسەر بابەتی ئامادەکاریەکان بۆ پرۆسەی حەجی ئەمساڵ لە ئەستۆدیۆ میوانێکمان هەیە. ڕۆژگار جعفەر بەرپرسی ڕاگەیاندنی شاندی وەزارەتی ئەوقاف بۆ حەجی ئەمساڵ بەخێربێن بۆ ئەستۆدیۆ کوردستان. ئاماژەمان بۆ وەکە کە زیاتر لە 4000 هاوڵاتی لە هەرێمی کوردستانەوە سەردانی حەجەکەن، سەردانی ماڵی خواکەن بۆ بەجێهێنانی فەریزەی حەج. ئەگەر پێمان بڵێن جیاوازی ئەمساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو چییە؟ ئەمساڵ چ شتێکی نوێ هەیە لە فەریزەی حەجدا؟ بەناوی خوای گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ ئێوە. ئەمساڵ جیاوازی لە پرۆسەی حەجی ئەمساڵ بابرین گەورەترین جیاوازی ئەوەیە کەوا لە ڕێگەی وشکانی حاجەکانمان لە سنووری نێوان عەرەبستانی سعودیە و عێراق تابلۆی بە زمانی کوردی هەڵواستراوە. ئەوەش لەسەر پێشنیار و داوای بەڕێز وەزیر ئەوقاف و کاروباری ئایینی دکتۆر پشتیوان سادق وە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە لە کۆنگرەی جەددا داوا لە وەزارەتی حەج و عومرەی سعودیا کرا کەوا هاوشێوەی وڵاتانی دیکە، زمانەکانی دیکە، زمانی کوردیش لەپاڵ هەر زمانێکی دیکەی بیانی لەسەر تابلۆکانی سنوورەکانی نێوان عێراق و سعودی هەڵواسترێتن. بە خۆشحالیەوە بۆ ئەم ساڵیش وەزارەتی حەج و عومرەی سعودیا ئەم داوای پەسەند کرد و ئینشاءالله لە یەک ڕۆژی داهاتوو حاجیەکانمان لە سنووری نێوان عێراق و سعودیا ئەم تابلۆیە بە زمانی شیرینی کوردی دەبینن. زۆر باشە. کەی یەکەم کاروانی حاجیان بەڕێیەکەوێت بە چەند وەجبە ئەم حاجیانە ئەڕۆنە ماڵی خۆ؟ بەڵێ، بەیانی 27 پێنج بڕیارە یەکەم کاروانی حاجیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەڕێ بکەوێت و هەروها لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیشەوە. ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت ڕۆژانە تاوەکو 4/6 کۆتا گەشت دەبێتن لە ڕێگەی هەردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و فڕۆکەخانەی سلێمانیەوە. لە ڕێی وشکانیەوە چۆن؟ لە ڕێگەی وشکانیەوەش 29 مانگ بە هەمان شێوە یەکەم کاروان بەڕێ دەکەوێت خۆی هەر یەک کاروانە لە هەولێر و سلێمانی کاتژمێر 8 بەیانی بەڕێ دەکەون، شەوێک لە شاری کەلبەرا دەمێنێنەوە و بۆ ڕۆژی دواتر کەواتە دەکاتە سیویەکی مانگ دەگەنە شاری مەدینەی پیرۆز ئینشاءالله. ئەوانەی کە بە گەشتی وشکانی دەڕۆن ژمارەیان زیاترە، ئەوانەی بە فڕۆکە دەڕۆن؟ ئەوانەی بە فڕۆکە دەڕۆن ژمارەیان زیاترە، نزیکەی 3053 حاجیمان هەیە کەوا بە فڕۆکە گەشت دەکەن و ئەوانەی بە وشکانیش گەشت دەکەن 1620 حاجی دەبی نزیکەی. زۆر باشە. بابەتی ڤیزای کێشەیەکی نەبوو ئەمساڵ؟ نەخێر، سوپاس بۆ خۆی کێشەیەکی نەبووە تاوەکو ئێستا. لەگەڵ بابەتی ڤیزەی بازرگانی چۆن تەعاملتان کرد ئەمساڵ؟ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئایینی هیچ تەحاملێک لەگەر ڤیزەی بازرگانی ناکات و هیچ خاوەندێرەتێکی ناکات. لەبەر ئەوەی ئێمە بەڕسمی ساڵانە عەدەدێکمان هەیە کەوا حاجی لە ڕێگەی پێشکەشکردنی داوایەکەوە داوا پێشکەش دەکاتن و لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان پێداویستەکان لە بۆ دابین دەکرێت و ڕەوانەی حەز دەکرێتن. بەڵام ئەو ڤیزەی کەوا هەیە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئایینی هیچ بەرپرسیارەتێک هەڵناگرێن و هیچ گرنگتێکیش نییە. زۆر باشە. لەبارەی پاڵپشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حاجیانی هەرێمی کوردستان پاڵپشتی حکوومەت چیە لەم بوارە؟ بەڵێ، پاڵپشتی لۆجیستی و پاڵپشتی دارایی هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان. بە خۆشحالیەوە وەزیر ئەوقاف و کاروباری ئایینی بەڕێز دکتۆر پشتیوان سادق هەوڵ و تەقەڵاکانی خۆی خستە گەڕ بۆ ئەوەی یارمەتی حاجیانی هەرێمی کوردستان بداتن، ئەویش لە ڕێگەی دابینکردنی زیاتر لە 3 ملیار دینار بۆ ئەوەی پاڵپشتی دارایی حاجیانی هەرێمی کوردستان بکرێتن و هەر هیچ نەبێتن هاوتای حاجیانی عێراق بکرێتن. زۆر باشە. ژمارەکە ژمارەیەکی زۆرە، 4685 ببوورێت. خوا هاوڵاتی لەوێ چۆن هاوکاری حاجیان ئەکرێت بۆ ئەوەی بتوانن ئەو فەریزەیە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام بدەن؟ لێژنەکانمان لە وڵاتی عەرەبستانی سعودیا لە ئێستادا لەو پەڕی ئامادەباشی داینا بۆ ئەوەی بە جوانترین شێوە بە باشترین شێواز خزمەتی حاجیانی هەرێمی کوردستان بکرێن. ئەو پەڕی ئامادەباشی کراوە. باشە. چەند کۆمپانیا ئەمساڵ حاجیان وەرگرت بۆی؟ عەدەدەکەم بە تەواتی ناتوانم بڵێم چەند کۆمپانیا، بەڵام زیاتر لە 10 کۆمپانیا دەبنیش. زۆر باشە. ساڵانە سکاڵا ئەبێت لەسەر ئەو کۆمپانیانە لێرە و لەوێ ئەمە جۆبی سێبین و بەرچاویشمانەکەوێت. ئەگەر خەڵکێک سکاڵایەکی هەبێت هانا بۆ شێ بەرێ لەسەر ئەم بابەت؟ بێگومان ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئایینی ئەو شاندی کە لە وڵاتی عەرەبستانی سعودیا شاندی حاجیان دەکاتن، هەر حاجیەک هەر هاوڵاتیەک هەر گلەیەکی هەبوو دەتوانێت سکاڵا لەوێن دێرە تۆمار بکە. ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە و وەزارەتی ئەوقاف ئەو سکاڵایانە
دەگەینە لایەنی پەیوەندیدار و یاسایی ئەو کەسان دەدرێتن کە سەرپێچی هەر ڕێنماییەک بکەن. چکە ینی زۆر جار لەوێ مەسەرەن لە ڕووی شوێنی حەوانەوە لە ڕووی خواردن لە ڕووی پێداویستەکانی تر ڕەنگە حاجیەک ئەنی کەم و کوڕی هەبێت لە کارەکانیان کۆمەڵە حاجیەک ئێوە لەوێ چۆن ئەتوانن بەسەریان بکەنەوە بۆی بزان هەموو شتێ تەواوە. بێگومان پرۆسی حەز پرۆسەیەکی ئالۆزە بێماندووبوون ناوی بێکێشە و دۆخە نابێتن. ئێمە وەک وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەو پەڕیتوانەی خۆمان دەخینە گەڕ بۆ ئەوەی کەمترین هەڵە ڕوو بداتن کەمترین گلەییشمان لێ بکرێت. بەڵێ ڕۆژگار جعفەر بەڕێوبەری هەم بەرپرسی ڕاگەیاندنی شاندی وەزارەتی ئەوقاف بۆ حەجی ئەمساڵ هەم هیوای سەرکەوتنی بۆ خوازین هەم سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ ئێوەش.